بەروەری چاوپێکەوتن 27/4/2000 پرسیار ئەگەر تۆ ئەم تێبینیە تونڕەوە دینیانە ببینیت و بیخوێنیتەوە لێرە بیر لە چی دەکەیتەوە و هەستت چۆنە؟ ئایا پەیوەندی جۆری ئێوە بە ئێمەوە بەم شێوە نێگەتیڤە دروست بووە؟ وەڵام ئایا بۆ تۆ جێگەی سەرسوڕمانە کە من هیچ تووڕە نیم لەوانە؟ من چاوەڕێی ئەو وەڵامانەم دەکرد. پرۆگرامکردنی ئێوە بەرامبەر بە بوونەوەری تر زۆر بە قۆڵی چێندراوە لە ناو ئێوەدا، بە تایبەتی جۆری ڕەپتیلیان، ئەمەش لە ناو یەک بە یەکتاندا پرۆگرام کراوە. ئەم بیرکردنەوەی ئێوە چێندراوە لە جۆری سێمەوە، کاتێک جۆری سێم دروست کرا بەم شێوەیە پرۆگرام کرابوون. ئەو مەبەستە ڕەشە لە ڕاستیدا تاوانی تۆ نییە، تۆش وەک هەموو ئەوانی تر دەبێت گوێڕایاڵی باو و باپیرانت بیت. ئەوەیان جێگەی نائومێدیە کە زۆرێک لە ئێوە خەریک نین فێر ببن. فێربوون لە ئاستی تاکدایە. ئەگەر مێشتان بکەنەوە و خەریکی فێربوون بن، ئەوە دەتوانن ئەم قۆناغە تێپەڕێنن. وەک وتم ئێمە لە پەیوەندیدا بووین لەگەڵ ئەو هۆزانەی کە کراوە بوون لە ماوەی چەند سەدەی ئەم دوایەدا. ئەم هۆزانە توانیان زاڵ ببن بەسەر ئەو پرۆگرامەدا کە دروستکەر پرۆگرامی کردبوو. ئەوان توانیان کە ئێمە ببینن بەبێ هیچ کێشەیەک یان ڕق یان قبوڵ نەکردن. وا دیارە زۆرێک لە مرۆڤی مۆدێرن ناتوانێت بیر لە خۆشی بکاتەوە، بەڵام کوێرانە دوای دین و پرۆگرامکەرەکەی دەکەوێت. ئەمەش کار و پلانی ئیلیۆمەکان بوو، بە مەبەست ئەم کاریان ئەنجام داوە. بۆیە ڕای ئەو کەسانەی لای من زیاتر پێکەنی ناویە تا ئەوەی من تووڕە بکات. ئەمە ژوای کرد ئەو شتانەی کە هەمبوو لەسەرتان زیاتر وەک پشڕاستکەرەوەی شتەکانم دەیبینم لەسەر شێوازی بیرکردنەوەتان. پرسیار کەواتە تۆ ئەو خراپە یان ئەو جنۆکەیە نیت کە پێشتر باسی لێوە کرابوو؟ وەڵام چۆن وەڵامی ئەم پرسیارت بدەمەوە؟ ئێوە مرۆڤ تا ئێستا بیر دەکەنەوە لەسەر بنەمای شتێکی ناتاوە و ناڕاست کە بۆتان ماوەتەوە لە باو و باپیرانتانەوە. بە کورتی هیچ بوونەوەرێک نییە بەس خراپ بێت لە مرۆڤدا و لە بوونەوەری یاسارەکانی تریشدا. چاک و خراپەیە لەسەر بنەمای تاک لە ناو کۆمەڵگەی ئێوەشدا ئەوەیە هەیە، بەڵام شتێک نییە بە تەواوەتی خراپ بێت. ئەم بیرکردنەوانە تەسکن. ئێوە باوەڕدار بوون لە بیدایەتی دروستبوونتانەوە، ئەو باوەڕی کە بە زۆری دروستکەرەکانتانەوە لە ئێوەدا چێندراوە، هەتا ئەو بوونەوەرانەی کە زۆر پێشکەوتون خەڵکیان تێدایە وەک ئێوە بیر دەکاتەوە. ڕۆح دەبێت هێندە ئازاد بێت کە خۆی توانای بیرکردنەوەی هەبێت و جیاوازی نێوان چاک و خراپ بزانێت. ئەمە بیرکردنەوەی مرۆڤیشە لە زۆر حاڵەتدا. ئەویش پەیوەستە بەوەی لەسەر چی بنەمایەکی ڕێز سەیری شتەکان دەکەیت. ئێوەی مرۆڤ لە حاڵەتێکدا نین کە بتوانن حکم بدەن کە ئایا کردداری بوونەوەری زۆر لە خۆتان زیەکتر باشە یان خراپە. لەبەر ئەوەی ئێوە لە نزماییەوە دەڕواننە سەرەوەی خۆتان لە شوێنێکەوە ئێوە سێری دەکەن کە پەرەسەندن وەستاوە. ئەو وشە سادانەی ئێوە بەکاری دێنن وەک باش و خراپ بۆتە شتێکی باو لە باو و باپیرانتانەوە بۆتان ماوەتەوە. لە زمانی ئێمەدا چەندەها وشەمان هەیە لەسەر هەڵسوکەوتی تاکێک کە چۆن ڕەفتار دەکات، هەڵباتە ئەویش پەیوەستە بە نەریتمانەوە. هەتا ئەو بوونەوەرانەشی کە شەڕانگێزن بەرامبەرتان مەبەستم بوونەوەری شەڕانگێزەکانە. هەتا ئەگەر ئەوان بە جۆرێکی نێگەتیڤ کار بکەن دژ بە جۆری ئێوە، هێشتا وشەی خراپ شیاو نییە بۆیان. ئەوان ئەو کارانە دەکەن بۆ مەبەستێکی تایبەت بە خۆیان و ئەوان هیچ کات خۆیان نابینن وەک بوونەوەرێکی خراپ. دەبێت شێوازی بیرکردنەوەتان بگۆڕن، وەک ڕاستە و تەرکیز بخەنە سەر شێوازی بیرکردنەوەی ئەوان. ئەو کات هەڵسوکەوتیشت وەک ئەوان دەبێت. جیاوازی نێوان جۆرێک بۆ جۆرێکی تر بەوە دەگۆڕێت ئایا ئەوان چۆن مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن و شێوازی بیرکردنەوەیان چۆنە. هەموو جۆرێک لە بوونەوەر ویستەکانی خۆی دەخاتە پێش هەموو شتێکەوە. ئەوەی کە تۆ دەتەوێت باش و خراپ دەستنیشان بکەیت و بیکەیت بە چەند پۆلێک بۆ ئەو بوونەوەرانەی کە توانای درژەپێدانی ژیانیان هەیە، هەتا جۆری خۆشتان، هەتا بۆ ئەو بوونەوەرانەشی کە زۆر نێگەتیڤن بە گوێرەی کارەکانیان، هەتا جۆری ئێمە بە جۆری خۆمان لەوە بێبەش نەکەم. چەند شتێک ڕووی داوە لە مێژوودا کە من خۆم زۆر خۆشحاڵ نیم بەوە و حەزیش ناکەم بچمە ناو وردەکاری ئەو شتانەوە. هیچ ڕووداوێک لەمانە ڕووی نەداوە لە 200 ساڵی ڕابردوودا بە کاتی ئێوە، واتە هەموو ڕووداوەکانی نێوان ئێمە و ئێوە مێژووی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 200 ساڵ. تکایە ئەوەی یاداش بکە هیچ بوونەوەرێک خراپ نییە و هیچ بوونەوەرێک باش نییە، لەبەر ئەوەی کۆی بوونەوەرەکان پێکهاتەی تاکن. پرسیار لە زۆربەی پرسیارەکان کە بۆمان هاتووە پرسیاریان کردووە لەسەر ئەو فیزیا پێشکەوتووەی کە تۆ جاری پێشوو باست کرد. زۆر کەس دەڵێت قسەکانت هیچ مانایەکی نییە. بۆ نمونە چۆنێتی فڕینی کەشتی ئاسمانی، چۆنێتی ئەو کارانەی کە ئەنجامی دەدەن. وەڵام
دەتەوێت ئەوە ڕوون بکەمەوە بۆ خەڵکی؟ ئەوە کارێکی ئاسان نابێت، چەند خولەک یەکەم کات بدەرێ تا بیری لێ بکەمەوە. من دەبێت وشەی زۆر سادە بەکار بێنم تا بتوانم شتە بناغەیەکانی زانستی باڵات بۆ ڕوون بکەمەوە. با ئەمە تاقی بکەینەوە. تۆ دەبێت ڕوون و ئاشکرا بیت دەربارەی چەند ڕاستی بناغەیی. یەکەم شت کە تۆ دەبێت جێی بکەیتەوە ئەوەیە ئەم دنیا مادیە جودا بکەیتەوە لەبەر ئەوەی لە چەند توێخێک پێکاتووە. با بڵین بۆ ئاسانکردنی باسەکە، با بڵین پێکاتووە لە مادە و چەند کاریگەریەک. هەندێک حاڵەتی فیزیەوی گرێ دراوە بە دۆماینی مادەکەوە، بۆ نمونە وەک کۆنگرێت و جۆری زۆرەیە کە پەیوەستە بە بۆشەوی کاریگەریەکانی بە دنیای مادەوە. تێگەیشتنی تۆ لەسەر فیزیە سەرچاوی گرتووە لە مادەی زۆر سادەوە و دابەش دەبێت بەسەر سێ شتی بنچینەی مادە. چوارەمیش کە زۆر گرنگە و بوونی هەیە ئەویش ئەوەیە کە تۆ گرنگی دەدەیت بە کەم یان زۆر خۆت هەڵدەبژێریت. ئەوە تاکە دانەیە کە لە بۆشایی و کاریگەری بۆشایی یان دنیای پلازما. بۆ تۆ تیۆری گۆڕان یان بەرزکردنەوەی فریکوێنسی مادە یان جێگیرکردنی بەم مەرجە ئەگەری چوارەم زۆر باو نییە یان بوونی هەبووە لەسەر ئاستی سەرەتایی. ئەوە بخەرە لاوە با بڵێم 5 ئاستی مادە بوونی هەیە، بەس ئەگەر باسی پۆستپلازمات بۆ بکەم زیادە ڕۆیی دەکەم و بۆی هەیە زیاتر تووشی سەرلێشێوانت بکەم. لەگەڵ ئەوەشدا پێویست نییە بۆ تێگەیشتن لە سەرەتایی تیۆری، بەس ئەو لە پەیوەندیدایە لەگەڵ چەند سەرهەڵدانێک کە تۆ ئەم شتانە دەخەیتە قاڵبی پارانۆرماڵەوە. ئێستا دەگەڕێمەوە سەر ئەساسیەتی پلازما. ئێستا مەبەستم لە پلازما غازی گەرمە، ئەمەش ئێستا ئاسان کراوە لەلایەن خەڵکی ئێوەوە. مەبەستم لە ئاستێکی بەرزتر لە مادە کە مادە دەکاتە ئەستی پلازما. ئەمە حاڵەتێکی تایبەتە لە مادە، ئەمەش وا دەکات بکەویتە ناوەندی دنیای ڕاستی و بۆشایی و کاریگەریەکان. ئەو کە تەواوی وەزن بوونی نامێنێت واتە وزەیەکی تەواو دەداتێ، دەتوانیت بەکاری بێنیت بۆ پاڵنان بە تەنێکەوە یان خشاندنی تەنێک. حاڵەتی چواری مادە زۆر گرنگە بۆ چەند هەنگاوێک کە دەتوانیت بەکاری بێنیت. بۆ نمونە چۆن ئەمەت بۆ باس بکەم، دروستکردنی دژەگراڤەتی ئەمەش وشەیەکە مرۆڤ بەکاری دێنێت، هەرچەندە ئەم وشەیە گونجاو نییە، بەس مادەم تو ئاوە تێدەگەیت ناچار ئەو وشانە بەکار دەهێنم. لە ڕاستیدا لە دنیای فیزیادا هیچ شتێک نییە بە ناوی هێزی دووجەمسەر، بەڵام جیاوازی هەیە لە نێوان بینین و هەڵسوکەوت. هێزی کۆکراوی زۆردا لە ئاستی جیاجیادا لەگەڵ هێزی ڕاکێشان یان دژە هێزی ڕاکێشان یان گواستنەوەی هێزی ڕاکێشان. ئەوەش بە هەنگاوە بۆی هەیە بتوانێت تەنێک بە ئاسمانەوە ڕاگرێت. ئەم شێوازی بەکارهێنانە بەشێک لەلایەن ئێمەوە بەکار دێت و بەشێکی تریش لەلایەن بوونەوەری یاسارەکانی ترەوە بۆ ئەوەی کەشتی ئاسمانیەکانیان بجۆڵێنن. کۆتایی بەشی 9.